ئایزانی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێتری بەرنامەی بانێژە گفتوگۆ و باسوخواسی ئەدەبیانەی ئەم جارەی بەرنامەی بانێژە درێژە پێدەری بەرنامەی پێشوە بێ کە دەربارەی جیهانبینی شعری گۆرانی شاعرمان کرد لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕێبەر سوێلی دەربارەی کۆڵێک چەمک و دنیابینی و جوانی و ئێستاتیکا و سەرنجی جیاواز لەبارەی شعری گۆرانەوە لەبارەی خەیاڵ و ئەو خەیاڵی کە پێی مەز بوو بۆی نەخراوەتە ناو چوارچەوەی هەڵبەست و شعریەت و بڕێک لە زمان و هەندێک دنیابینی تایبەتی گۆرانەوە قسەمان کرد هێشتا زۆرم مابوو کە بتوانم بگەمە کۆتایی ئەوەی کە ئەمەوێ و لەبەر گرنگی باسەکە و ئەوەی کە ئێمە بتوانین شتێکی پوختر و باشتر و با بڵێن کاکڵەیەکی تۆکمەتر لە بارەی گۆرانەوە باس بکەین بەرنامەی ئەم جارش درێژە پێدەری بەرنامەی پێشوە بێ هەر لەبارەی جیهانبینی شعری گۆرانەوە قسەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار سوێلی مامۆستا گیان زۆر خۆشحاڵم ماندوم کردی بەڕاستی دەسەکان خۆشە بەس بۆم گرنگە هێشتا کۆڵێک پرسم ماوە جوابیان بینەوە بەیەکەوە بەشێکی زۆریان ئاماژت پێداون مەوێستەر لە نوێبیان کەنەوە بە گفتوگۆ و پیشانی بەردەنگی خۆمانی بینەوە لە کۆتایی بەرنامەی یەکەمە باسمان لە جۆرێک لە سروش دۆستی تاکی کوردی کرد کە لە ناو شعری ئێمە یا ڕەنگی داوەتەوە بڕێک جار ڕخنەیەک ڕوبەڕووی بڕێک لە ئەدەبیاتی ئێمە ئەبێتەوە بەتایبەت ئەدەبیاتی شێوەزاری گۆران نەگۆران لای هەندێک شاعریش ئەو ڕخنەیە ڕوبەڕوو ئەبێتەوەڵێن ئەم شاعرە یان ئەم دنیابینیە ئەدەبیاتی بەرگریانیە مەسن بۆ نمونە لای مەولەوی لای بێسارانی حتا بڕێجار ئەکرێ لای گۆرانیش نەبێ ئەدەبیاتی بەرگری بە شێوەی هوتافکێشان بە شێوەی خەبات برن بۆ پێشەوە چەک هەڵگرن چوزانم ئەوەی لای مەسەلەن لای بێکەس هەیە لای شاعرانی دوای گۆرانەیە ئەتوانین بڵێن ئەو ژینگە دۆستی و سروش دۆستی گۆران لە بابەت با بڵێن ژن و کانی و گوڵ و گژوگیای کوردستان و هاوینە گەشتەکەی هەورامان و قەرەداغەوە ئەتوانین ئەمە ناو بنێن جۆرێکی تر لە بەرگریکردن یا لە ئەدەبیاتی بەرگری بەڵام لە قاڵبێکی جیاوازتر و دیدگایەکی جیاوازترە دەم خۆش خۆی دایمە هاوڕێ عەزیز ئێمە ئەبێ لە توێژینەوەدا ئەگەر بمانەوێ ڕاستیەکی نەگوترا و بڵین ئەبێ خۆمان ڕزگارکەین لەو قاڵب و چوارچێوانەی تا ئێستا هزری ئێمەیان سەرقاڵ کردووە لە قاڵب داوە دەربارەی شعری بڵین کۆن و نوێی ئێمە شعری کلاسیک و شعری بڵین نوێی ئێمە کە خۆمان لەو قەید و بەندە ڕزگارەکەین ئەو کاتە ئێمە ئەتوانین ئەم ئەدەبیاتە بە شێوەیەکی تر ببینین ئەو شتانەی تیا بدۆزینەوە کە هەندێ چەمچی وەکو بڵین بەرگریشمان لە ڕوونترە بێتەوە باشە مەبەست لە بەرگری چییە ئایا تەنیا لە ڕوانگەی سیاسیەوە ئێمە سەیری ئەدەبیاتی بەرگری بکەین بۆ ئەوی ئەدەبیاتی بەرگری بە ئەدەبێک بزانین کە دروشم و هوتاف و بڕوخێتیایە ئەنجا بە نەوعی لە بەرگری لە کێشەی نەتەوایەتی خۆمانی بزانین یاخود ئەدەبیاتێکیش کە خەمی پیس نەکردنی کانی و قەتڵ و عامی باڵندە و خەمی جوانی ژن و ئیلهامی خۆی لە جوانی سروشتە وەرەگرێ ئەمەش جۆرێک لە بەرگری تەماشا بکەین کەواتەوە ئێمەین ئەبێ خۆمان لە تێگەیشتنێکی چوارچێوەدار لە چەمگەلێکی وەک تۆ فەرمووی بەرگری ڕزگار بکەین بۆ ئەوی بەرگری لە شعری کوردیدا واتە تێگەی بەرگری زۆر فراوانتر بکەین لەوەی تەنیا بەرگری بریتی بێ لە بەرگری سیاسی یا بەرگری با بڵین ئەوەی کە پێوترێ بزوتنەوەی سیاسی و ئەمانە چونکە خودی زمانی کوردی بەشێکە لە بەرگری کورد بە درێژایی مێژوو ئەوەی لە زمانی کوردیشدا هەیە ئەچێتە قاڵبی بەرگریەوە بەرامبەر زمانانی دیکەی سەردەستە بەم تێگەیشتە تێگەی بەرگری تێگەیشتنمان لە بەرگری زۆر فراوانترە وەکولەوەی تەنیا قەتیس بکەین لە بەرگری بە مەفهومە سیاسیەکەی بەرگری بە مەفهومە سیاسیەکەی ئەووەڵەن لاسایکردنەوە و تەقلیدی مەفهومی بەرگریە لە ئەدەبیاتی عالەمیە لە دوایی ئەتوان بڵێم شەستەکان و ئەو دەوروبەرە دووهەمینیش مەفهومی بەرگری چەمچی بەرگری لە ئەدەبیاتی ئێمەدا زۆر فراوانترە وەک لەوەی تەنیا بەرگری بێ بە تێگەیشتنە سیاسی زۆر باشە وساس وەکەوەیکی هێشتا لە ناو سروشتیان باز لە سروش دۆستی و جۆرێک لە ژینگە دۆستی گۆرانی شاعیرەکەین ئەمێ باز لەوە بکەم
ئێمە لە ناو سروشتی کوردستان و هەروها لە ناو سروشتی شاعرەکانی گۆرانە ناکرێ باز لە ڕنگ نەکەین و یەک دنیای ڕنگاڵەمانەیە و بەڕێزی شت ئاماژت بەوە کردووە کە ئەکرێ ڕەنگی زەرد پێش هەموو ڕانکان گۆران بەکاری هێنابێ دوای ئەوە ڕەنگی ڕەشوو اینجا بە پلەبەندی بڕێکە باس کردووە با پرسیارەکەم لە ئەوڵەوە بێ ینی بۆچی گرنگە ئێمە لە گۆران لە ڕوانگەی ڕەنگەوە بخوێنینەوە ڕەنگەکان لە ڕێگەی دەقەکانی گۆرانەوە چیمان پێڵێن یان گۆران لە ڕێگەی ڕەنگەکانەوەیە چیمان پێ بڵێ ئەوێ جۆرێک لە ئینسان دۆستی مرۆڤ دۆستی جۆرێک لە چوزانم خۆبوون چیمان پێڵێ گۆران جوانە پرسیارێکی زۆر وریانەیە جەنابە وازانی کە ڕنگ بەشێکی هەرە ڕەسەنە لە کولتوری ئێمەدا یعنی ئێمە لە بەشێک لە ئەوەی کە پێڵێن شوناس یا ئایدنتیتی ئێمەی کورد لە ڕێگەی ڕەنگەوە لە ڕێگەی فرەیی ڕەنگەکانەوەیە ئێمە میلەتێکی بە ڕەنگ و ئاڵوواڵین جلو بەرگمان جۆری ڕازانەوەی ماڵ و ئەمانەمان ئاهەنگەکانمان یعنی ڕنگ ئەتوانم بڵێم بەشێک لەو شوناسە پێگەێنێ کە ئێمەی کورد ینی پەنامان بۆ بردووە لە هەموو قۆناغەکانی ژیانی خۆماندا جلوبەرجی کوردی بۆ خۆی چ ئی پیاوان چی ئافرەتان چ جلوبەرجی دەڤەرە جیاوازەکان بۆ خۆی ئەو هەمە ڕەنگیەت پیشانەدا کە ڕنگ کاریگەری ڕنگ لە دنیای کولتوری ئێمەدا بۆ خۆ دەربڕین و خۆنواندن و لە هەمان کاتیشدا دروستکردنی شوناسی خۆمان چەند پێویستمان بە ڕەنگە ئێمە ئەتوان بڵێم ڕنگ زمانی یەکەمی شوناسی ئێمەیە بە معنایەک یعنی زمانێکی بێدەنگە بەڵام زمانێکی خۆ نوێنە قسە ناکە بەڵام تعبیری هەیە ڕنگ هۆ لەوێدایە بەڵام بەشێکە لە ناخی هەر یەکێکمان وە تەواوکەریەتی کەواتە مەسئلەی ڕنگ بۆ ئێمە شتێکی با بڵێن شارستانیە شارستانیەتی ئێمە شارستانیەتێکی ڕنگاڵەیە و ئەمەش تۆ لە ئەدەبیاتی شعریشمانە ئەبینیتەوە بە شێوەیەکی زۆر ڕوون زۆرن ئەو وشانەی کە ئاماژەی ڕنگ تیاندا زۆر بەهێزە خودی ڕەنگەکانیش بە هەمان شێوە لە کولتوری ئێمەدا ڕنگ ئەو ئەتوان بڵم ڕەنگە تاریکەکان زۆر بەکارهێنانمان بۆ ڕەنگە تاریکەکان وەکو ڕەشوانە بەکارهێنانیشی تازەیە لە چاو کۆنی کولتوری ئێمەدا تۆ حسابی و کە کولتوری ئێمە ئەگەر بە پێی ئەو بەڵگە شوێنەوار ناسیانەی هەن ئێستاوە گەیشتۆتە نزیک بە ئێمە شوێنەواری 16,000 ساڵ لە بینی 10 بۆ 16,000 ساڵمان لەم سەرخاکەی خۆمان دۆزیوەتەوە و بەڵگەش سەلمانوێتی ئێمەی کوردەکان قەت خاچی خۆمان بەجێ نەهێشتووە کەواتە ئەم کولتورەی لەسەر ئەم زەمینە هەیە بە زەرورەت کولتوری ڕەسەنی ئێمە لە ناو ئەم کولتورەدا هاوڕێ عەزیز ڕەنگە تاریکەکان بەکارهێنانیان شتێکی زۆر تازەیە ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ 1400-500 ساڵ لەمەوە پێش لەگەڵ هاتنی کولتورێکی دیکەدا بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە خۆمان عاشقی کولتوری ڕەشپۆشی و بڵێن یەک ڕەنجی نەبوون کەواتە ڕەنگانەوەی ئەم فرەیی ڕەنگەش لە ئەدەبیاتی شعریمانە شتێکی مسلەمە لەبەر ئەوەی کە وتمان شعر ڕەسەنترین مەساحەی ئازادیە کە خودی ئینسانی کوردی بۆ پاراستنی خۆی بۆ دەستگرتن بەخۆیەوە خۆی فڕایاتە ناوی چونکە شوێنێک بۆ سانسۆری لەسەر نەبووە چ شعری ئاینی مانەگری جا ئێمە چەند دەوڵەمەندین لە شعری ئاینیدا یعنی ئەوە لێ تێک نەچێ کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری مۆسیقا و موزیک و شعر و ئەدەبیاتی فۆلکلۆری ئێمە ڕۆحێکی ئاینیانەی تایە بە مەفهومی ئاینێکی تایبەت لایەنی ڕۆحی زۆر بەهێزە کەواتە ئاساییە لە ئەدەبیاتی گۆرانیشدا وەک شاعرێکی مۆدێرن وەک شاعرێک کە گەڕاوەتەوە بۆ ڕەسەنیەتی کولتوری کوردی ڕنگ ئەو هەم شێوەی بەکارهێنانی جیاواز بێ و هەم ئەو کاریگەری و ڕۆڵە گەورەیەشی هەبێ کە پێویستە هەیبێ دکتۆر لە ناو فەزایەکی زۆر ڕەنگینە لە مۆزەخانەکەی ئاغالیان کە پڕە ڕەنگ لە ناو پاییزێکی سەرەتای پاییزێکی زۆر جوانین
بۆم گرنگە لەسەر ڕەنگی زرد بوەسین پایس بووکی پر زرد من ما تۆزیز هەردوو هاودەرد حتا زەردە لە ترسی قاس بە قاسپیکە و بڕێک ئاماژت پێ کردو ئەکرێ منیش ئەگەر جۆرە فزولیم کە دەبێگە ڕابم بە دوایە بەر جۆرێک لە دوو ئاراسی ڕنگ کەوتم بە تایبەت لە ڕەنگی زەردا هیچێکیان وەک جۆرێک لە خۆر وەک جۆرێک لە ڕووناکی وەک جۆرێک لە جوانی نمایش کراوە یەکێکیشان ئەکرێ مەبەستی لە ڕەنگی زرد جۆرێک لە کزی جۆرێک لە ماتی هاڵن ڕەنگی زرد بۆ ڕەنگی پێ نەماوە ینی دوو دۆخی کوردی تیا ئەبین ڕەنگی زرد نازانم بەرەوە کەوتوی بە ڕێزی شدیانە جۆرێک وەکو درۆشانە و جۆرێک وەکو کزیش ها زرد بووە یان سیز بووە ئەو ڕازی کولتورە دەوڵەمەندەکان هەمیشە لەسەر بنەمای پارادۆکسەوە ینی دژوازی و ناکۆچیەوە دروستە بن هەر بۆیەشە دائیمە ئەو ناکۆچیە هاندەری مانەوەیان بووە ینی هەمیشە دوو ناکۆک هەبوون بۆ ئەوەی یا بڵین تێزێک و دژە تێزێک هەبووە بۆی بڵین شتێکی هاوبەش دروستکە ئەو شتە هاوبەشە دیسانەوە بۆتە تێز و دژە تێزی خۆی دروست کردو و دیسانەوە بەو شێوەیە ینی بەم تێگەیشتنەژە توانی قسە لەسەر کولتورە ڕەسەنەکان هەمیشە لە ناو ناکۆشی و ئەو ململانەیەدا مقاومەیان کردو و ماونەتەوە بە نوێیی خۆشیان ماونەتەوە و بە زمانی جیاوازیش گزارشیان لە خۆیان کردووە بۆیە ئەم ناکۆکەی لە تێگەیشتنمان و بەکارهێنانمان بۆ ڕەنگی زەردیش ئەتوانم بڵێم هەر پەیوەندی بەو ناکۆکەوە هەیە کە بناغی شارستانیەت و کولتوری ئێمەی لەسەرەوە دامەزراوە لە شوێنێک زرد ئەبێتە کە بە بڕای من ئەم بەکارهێنانەی زرد وەک ڕەنگی حوزن و ماتەم و بڵێن سیزبوون و کۆتاییەکان و ئەمانە هەتا پاییزیش بەکارهێنانێکی تازێ ڕنگ بێ لە ژێر تەسیراتی کولتوری تر و ئەمانە ئێمە ئەم دەریچەیەمان کردبێتەوە کە ڕەنگی زرد بە تەواوی وەکو ڕەنگی مردن وێنا نەکەین بەڵکو شتێک لە مردنەوە ئەم بۆچوونە لەسەر ڕەنگی پاییز و زرد و ڕەبتکردنەوەیان پێکەوە بە بڕوایم بۆچوونێکی تازەیە بۆچوونێکی بڵین مەرگ پەروەرانەیە بۆچوونێکی نەوعی لە تەسلیم بوونی تایە بەڵام ئێمە بە دیوێکی تردا زرد وەکو ڕەنگی حەقیقەت وەکو ڕەنگی بڵین ڕۆشنایی وەکو ڕەنگێک وەکو با بڵین ڕەنگی زانەوە وزە بەخش سیرمان کردووە و هەستەکەم ئەم بناغەیە لە کولتوری ئێمەدا چ لە ڕوو ئاینیەکەیەوە چ لە ڕوو بڵێ کولتوریەکەیەوە زۆر بناغە ڕەگاژ و خوازانەترە وەک لە بەکارهێنانی ڕەنگی زەرد و پاییز وەک بەشێک لە حوزن و ماتەم و ئەوانە و من هەستەکەم گۆرانیش هەر بەو ئاراستەیە مامەڵەیەکی زۆر جوانی لەگەڵ ئەو ڕەنگەیە کردووە بەڵام هەستەکەم ینی هێشتا وەکو پێویست ئێمە دراسی ئەم لایەنەمان نەکردووە تا قسەی نهایەتی زیاتر پایزەکەمان لەبەر چاوە ئەوەی دیوەکەی ئۆستاز بە هەندێک لەسەر ڕەنگی ڕەشیش بوەسین ئەتوانین بڵێن جۆرێک لە داهێنانی کردووە بەو نوعی کە مەسەلەن ناڵێ ڕەش ئەڵێ ڕەشتاڵە مەسەلەن ئەڵێ تاریک بە بەتاوەتی ناڵێ ڕەژیان مەسەن ئەڵێ ئەسمەر ئەتوانین بە جۆرێک لە داهێنان بکەن کە لەوەی کە گۆران کوتومەدەوەی کۆمەلگە ناڵێتەوە وەکو ئەوەی کە باسمان کرد لە پرسی شعریەت ئەتوانین ئێمەش بە جۆرێک لە شعریەتدا بنێین بەڵێ ئازانی چۆنە خۆ تۆ کە ڕوانگەت گۆڕی وە زمانت ڕاپێچ کردە ناو بڵین بچێتە خزمەت ئەو هزرینە نوێی کە هەتا کە بەرەنجامی ئەو ڕوانگە گۆڕینەی تۆیە ئیتر هیچ شتەکان بە چاوی بەو چاوە نبینی کە خەڵک هەمووی پێبینێ بەڵکو تۆ چاوێکی تردا تۆ بینین زاڵەکەی بەسەر تەماشای عیندا و لێرەوە تۆ جیابیتەوە لەو کولتورەی کە تەنیا تەماشاکە و بە چاو شتەکان تەماشاکە بەڵکو ئەجا ئەچیە ناو ناخی شتەکانەوە و لێوەیان تۆ خۆت ینی ڕەهەندی دیکە لەم ژیانەیە دۆزیەوە کە ڕەنگ بێ کەسی تر پێی پێ نەبرد بێ و ئەمە بەشێکە لەو شعریەت و داهێنانەی کە ئێمە زۆر کەم ئیشمان لەسەر کردووە ئێمە زۆر لەسەر ئەوە ڕۆیشتوین کە ئەبێ شعر ڕەنگانەوەی واقع بێ باشە بەڵام شاعیران وا مامەڵیان نەکردووە کە دراسی وردی شعریانەکەی سەیرەکەی بە هیچ شێوەیەک شعری ئێمە ڕەنگانەوەی واقع نییە حتا واقعیترین شعری ئێمە ناواقعیانە مامەڵەی لەگەڵ واقعدا کردو و زیاتر شعریانە لەگەڵی کردو تۆ لە شعری قانعە ئەما بینیەوە لە شعری بێکەسە ئەیبینیەوە لە شعری خادمە ئەیبینیەوە لە شعری بڵین
جافا ئەیبینیەوە لە شعری ئەونیە ئەیبینیەوە ئەمانە شاعرە واقعی و نەتەوە خوازەکانی ئێمە بوون لەو کولتورەوە بەڵام قەت شعریان ڕنگدانەوەیشی سادە و ساکاری فۆتۆگرافیانەی بڵین دنیای واقعی نەبووە ئەگەر داهێنانی خۆیان ئوستاز هەمیشە لای گۆران جۆرەێک لە قۆناغبەندی هەیە مەسەن هەستەکەی گۆرانی سەردا کە دەست پێەکە جیاوازە لە قۆناغی ناوەن تا قۆناغی کۆتایی بن پێش ئەم پرسیارە باسم لە دوو جۆر ئیتیجاه کرد لە شعری گۆرانە ئەوەی کە زەردێکی تایە مەسەلمانەی ژیانەوەی ئەوەشی کە زەردێکی تایە ڕەمزی سیسی وانەیە حەزمەیە لەسەر پرسێکی وەکو کوردیا وشەی کوردیا چەمکی کورد بوەسین بە دوو ئاڕاستە سەی دەکرێت من ئەمەیە بەم شێوەیە دەری ببڕمەوە بەڕێستان یەکێکیان ئەو جۆرەیە لە خۆشەویستی وڵاتەکەی خۆیەوە شعر بۆ وڵاتانی تریژەڵێ بەڵام جاری واژێ هەست بە یەک دنیا ناومێدیەکەی لە ناو قەومی بەسیتی ئەوەیە وەکو عکسی قەمەروایە ناو حوزێکی لێخیندا ینی بە قومێکی بەسیت بڕێکجار ناویانەبە یا حتا لە دێڕە بە ناوبانگەکەیە ئەی مانگە شەویسپی بەردەرکی دەلاقە با پیس نەبی خۆت مەزم دەست کوردی ئەم عێراقە چی ئەم دوو ئیتیجاهات توانین لە ناو گۆرانە ببینەوە ئەمە چۆن بخوێنەوە گۆران لە ڕووی ژیانی خۆیەوە من زۆر نەچوومە ناو ژیانیەوە لەبەرەوەی خەتەرە دەستبردن بۆ ژیانی گۆران ئەگەر بتێ ژیاننامی گۆران بنووسی ئەبێ کۆمەڵگی کوردی ڕیسوا بکەی بۆ لەبەرەوەی گۆران چەساوەترین ئینسان بووە لە وەک شاعیرێک و وەکو ئینسانێکیش بەدەست خەڵقی شارەکەی خۆیەوە خەڵقی ئەو شوێنانەی کە لێ ژیاوە بەدەست میلەتی کوردەوە لەم ئەوەی کە ئەو ناویناوە میلەتی کوردی عێراقا گۆران تهدید کراوە گۆران هێرشی جەستەی کراوەتە سەر گۆران تفی تێکراوە ینی گۆران ینی ئەوەی کە بڵێن ئەکرێتەوە بەرامبەر دوژمنێک بیکەی کە بەدیلی دێتە بەردەست و هیچ ڕەحمی پێ ناکەی بەرامبەر بە گۆران ئەو شتانە کراوە سومعی گۆران شکێنراوە تۆمەتی بۆڵ بەسراوە خەڵقی لێهاندراوە چەقۆکەش و خەڵقی بازاڕی کراوەتە سەر ینی گۆران ینی ژیاننامەکەی نەنووسینەوە باشە چونکە ئاوێنەیە کە ڕوبەڕووی ناشیرینەکانی خۆمانەکاتەوە چونکە ناشیرینەکانی ئێمە لە ڕەفتارمانە بەرامبەر بە گۆران تەواو ڕەنگیاوەتەوە واتە ئەگەر ئێمە بەرامبەر دیلێکی دوژمنیش کە دوژمنمان و لە شەڕ ڕاگرتومانە هی سانسۆرمان لەسەر خۆمان دانابێ کە هەموو ڕەفتارێکی لەگەڵ نەکەین لەگەڵ گۆران ئەوەشمان کردووە واتە ئەو سانسۆرەشمان لەسەر خۆمان دانەناوە لێرەوە قسەکردن لەسەر گۆران من لە پێشەکێکەشان نووسیمە مەترسیدارترین کار ئەوەیە تۆ دەست بۆ ژیانی گۆران بەری ژیاننامەی گۆران بە شێوەیەکی واقعی بنووسی ئەو ژیاننامەی گۆران نووسراوە ئەوەندەی شاردنەوەی ژیانی گۆرانە ئەوەندەی شاردنەوەی ئەو ئەزمونانەیە گۆران پیا تێپەڕیوە بەڕاستی دەرخەری وێزگەکانی بڵێن ژیانی گۆرانە لە چەند وێزگەیەکدا بەڵام داپۆشەری هەموو ئەو ئەزمونەشە کە گۆران وەک کوردێک وەک شاعیرێک بەدەست میلەتی خۆیەوە هەرچی بەسەر هاتبێ دەستی بێگانیتیانێەوە هەمووی دەستی میلەتی خۆی تاکی لەم حقیقەتە بترسین لە ئەمە هاوڕێ عەزیز ئەمە ڕەنگ بێ مەسەن زۆر شت ینی سانسۆرمان بکالەوە من خۆم کە دەستم بۆ شتی وانە بردو نەشمویست ئەوە بکەمە بەڵام گەڕام لە ناو شعریا ئەو کێشەی جەنابەت فەرموود ئەو ناکۆکەی کە لە کولتوری ئێمە و شارستانیەتی ئێمە و شخصیەتی ئێمە و لە شعری داهێنەرانی ئێمەشدا بە گۆرانەوە هەیە ئەوەم دۆزیەوە سەیرەکەم گۆران لەلایەکەوە عاشقی کوردستانە بۆ ئافرەتی ئەگەڕێت تەنیا لە کوردستانی دۆزێتەوە ئەو جوانی و ئەو شخصیەت و ئەو قوربانی کە ئافرەت داوێتی گۆران بەرز ئەیندرخێنێ بەڵام وەختێکیش دێتە پێشەوە هەر ئەم گۆرانە زۆر پێچەوانە زۆر داغ لە دڵ زۆر زامدار بەدەست ئەم میلەتەوە گیری خواردووە هەموو شعرەکانیەوەی لە زیندان و پاش زیندان نووسیوەتی و حتا مەسئلەی کە ئەوەی چارەسەر نەکرا بە نەخۆشی لە سۆڤیەتەوە هێنایەنەوە وە مرد بەو نەخۆشیە سەبەبکارەکەی کورد بووە کە خەبەری و جاسووسیان لێ داوە ئەمە کەسێکی نەتەوەییە و بڵێن سەر بە چەپ و کۆمۆنیستی ئەو کای یەکێتی سۆڤیەتی جاران نەبووە لەوە زیاتر تۆ کابرا لە بۆ عیلاج و چارەسەر چوو بێ بۆ وڵاتێک خۆیان ڤیزایان داوەتێ
بەڵام هەر کورد خۆی راپۆرتی لەو نووسیە و لەسەر بنەمای ئەو راپۆرتەوە گۆرانیان لە خەستەخانەوە بە باڵبەستوی هێناوەتەوە تەسلیم بە عێراقیان کردوێتەوە و گۆران ئەمرێ دوایەوە کەواتە ئەها سیرکە بە ناکۆچیشی گەورەیە لەو پەڕی تۆ عاشقی میلەت و وڵات و کولتور و سروشتی دنیای خۆت بی بەڵام دوایی هەر بەدەست ئەم میلەتەشەوەات بەسەر بهێدرێت تا ئەو حەدەیکە خۆ تەمەنی گۆرانیەوە نەبوو بمرێ هاوڕێ عەزیز کوژرا گۆران بەر لەوەی کە بمرێ کوشتیان کۆمەڵگەی کوردی ئەو شارەی ئەو تیاژیا ئەو خەڵقەی لە دەوری بوون ناڕازگۆ بوون دووڕوو بوون پڕبوون لە نیفاق و ڕیاییکردن داخلیان لە ژیانی شخصیا کرد هاوڕێ عەزیز ینی ئێمە ئەگەر ڕۆژگارێک بوێریمان هەبێت لە ڕووی ئەدەبی و توێژینەوە قسە لەسەر گۆران بکەین ئەو قسەکردنە بە شەرمێکی گەورە لەسەر خۆمە حساب ئەمە بۆ پیرەمێردیش ڕاستە کرێ زۆر جار بۆ نالی بۆ هەموو داهێنەرێکی تری باشە ئەم جۆرە لە بۆ هەموو داهێنەرێکی تریش هاوڕێ لە ئێستا کۆتایی پێ هاتووە هەر هەیە ئوستاز سیرکە جا بەوەی بچینەوە سەر ئەو مەفهومە کە ئێمە ئەڵێن شارستانیەتی ئێمە لەسەر ناکۆچی و بەردەوامیەوە بەندە یعنی هەموو ئەو پۆخڵەواتانی لە مێژووی ئێمەدا هەن و هەموو ئەو شانیازیانی هەن تا ئێستش بەردەوامن تا ئەم ساتە وەختەی من و تۆ قسەی تیاکەین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە هەموو ئەوانەی تۆزێ جیاوازە بن نەختێ داهێنەرە بن نەختێک جیاواز بیرەکەنەوە ئەسان وڵاتی ئەمە جێگەی جیاوازە بیری و ئەوانەی تیا نابێتەوە ئۆستاز بۆم گرنگە لەم دەلاقەیە ئەو پرسیارە بکەم بڕێک لە شعری گۆران هەن ئەو شعران کە شعری بۆنە و مناسەباتن مەسەن بۆ کەسێکی وتون بۆ بێکەس بۆ پیرەمێرد بۆ قالە بۆ هێوای کوڕی لای شاعرانی تر کە شعرێک بۆ بۆنەیە بۆ مناسەبات دەوترێ زوو ئەمرێ بەڵام لای گۆران دوو جۆر شعرمانەیە ینی لەناو بۆنە و مناسەبەتەکانیشا جۆرێک لە شعری گۆرانێ هێشتا هەر هێزێکی جوانی هەیە ئەگەرچی بۆ کاتێکیش نووسرا مەسەن سەرنجی ئەو تێکسە بۆ قالە نووسیەتی یان بۆ هیوای کوڕی هەست دەکەی ئەوان لەناو ئەو جۆرە لە شاران ئەگەرچی شعری بۆنە و مناسەباتیشن دوو نوع شعری هەیە بۆ بۆنە مامۆستا گۆران یەکیشان ئەوەی کە جەناب باسێکەی و ئەو شعرانن کە هەرچەند بۆ بۆنە نووسراون یا بە تەکلیفیش ڕنگ بێ نووسرابن یا لە وجدانی خۆی بەڵام بۆعدە داهێنەر و ئێستاتیکیەکان ئەوەندە بەرزە نامرن نەوعێکی تری هەیە بە تەکلیف یا بە وەکو ئەرچێک خراوەتە سەرشای نووسی ئەوانە بەڕاستی من هیچ ینی بە شعری گۆرانی یا بە ئەو گۆرانی کە بن خۆشمەوە گۆرانی داهێنەرە ئەو گۆرانە نییە کە ئەم جۆرە شعرانی نووسیون و بۆیش ئاوڕم لەو جۆرە شعرانی نەداوەتەوە و گۆران ئەو شعرانەی کە شعری داهێنانی نووسیونی هەر ئەوانەی بەسن بۆی نەمر بێ لە ناو ئەدەبیاتی ئەم ناوچەیەدا نەک ئەدەبیاتی کوردی بە تایبەتی یعنی یەکێ لە کوردبینیەکانی توێژەری ئێمە ئەوەیە کە گۆران تەنیا لە ناو ئەدەبیاتی کوردیا تەسنیفەکە بەڵام گۆران پیاوێکی زۆر لەوە فراوانتر ئێمە چەند کەسایەتیەکمان هەن نمونیان لە ئاستی ئەوەی کە لە دنیاە خشانازیان پێوەکرێت لەو ئاستەدانیانی خۆگەر بەدبەختی کوردبوون نەبووایە تۆ ئەیشی وەکو باڵدار بۆ نمونە پەروەردەکارێکی زۆر گەورەترە لەوەی تەنیا ئێمە بەو شێوە ئەیناسیم کە ئیناسین گۆران بە هەمان شێوە و شاعران و نووسرانی تریشمان لە هونەرمەندەکانیشمان بە هەمان شێوە جۆرێک لە جگە لەو هەموو ڕەهەندە جوانانین لەو شاعری گۆران هەن ڕەهەندی لیریکایی بوون یان جۆرێک لە غینایی ئەو ڕێژە زۆری تێکستی گۆران کە کراوە بە گۆرانی جاری وهەیە یەک تێکستی بە چەندین جۆر کراوە مەسەن بۆ تەسەور کە لای چەند هونەرمەندێکی جیاواز کراوە ئەم هێزە لە ناو گۆرانە مۆسیقایە هێزی ناوەکیە چیەوە لە گۆرانە هاوڕێزی ئەمە ئەو شتەیە من نانم کرانەوەی زمان واتە زمان لە ناو زماندا ئیشەکە واتە زمان زمانێکی تر ڕائکێشێ بۆ خۆی واتە زمان لە چوارچێوەیەکی کولتوری سیاسیدا سانسۆری لەسرە بەڵام زمانێکی تر بۆ خۆی لە چوارچێوەیەکی کولتوری سیاسی جوغرافیا ئەدۆزێتەوە شعری گۆران ئەو ئەدەبە سنوور بەزێنەیە کە ئەگەر نەیتوانی بێوەکو شعر ینی بڵاو بێتەوە دوایی لە ئاستی ئاواز و گۆرانی و ئەوەی کە پێوترێ بڵین هارمۆنیەتەکانی یعنی ئاستەکانی تری شعریەتدا سنوورەکانی بەزاندووە بۆیە شعری گۆران لە بناغەدا زمانێکی کراوەی هەیە ئەم زمانە کراوەیە بەردەوام لە هەوڵی کردنەوەی زیاتری خۆیدایە دەرگا ئەکاتەوە بۆی بەشەکانی تری هونەر بە پێشوازیەوە بێن و لە خۆی بگرن و ئەمەش ئەتوانم بڵێم نمونەیەکی زۆر باشی ئەوەیە کە
زمان لە لای گۆران تەنیا ئامراز نەبووە، تەنیا بڕیارێکی پێشینە نەبووە بۆ ڕێخستنی نەزم و کێش و قافیە، بەڵکو بۆ خستنە ڕووی دنیابینیەکی هزری بووە لە ڕێگەی فەنتازیای شعریەوە، لە ڕێگەی شعریەتێکی زۆر زۆر داهێنەرانەی فراوانەوە کە گۆران ئیترەتوان بڵێم یەکێکە لەو کەسانە و لە درێژەی گۆرانیشدا ئێمە شاعرانی تری وەکو قوبادی جەلیزادەمان هەیە هەر بەو ڕیتمە تەماشای داهێنانەکە کە زمان بەردەوام ئەکرێتەوە لە لای بەردەوام قەتیسی ناکا لە ئایدۆلۆژیادا، قەتیسی ناکا لە ناو بیر و باوەڕی نەتەوە خوازی بە تەنیادا، هەموو ئەوانەشی تایە بەڵام زمانێکی کراوەیە. ئوستاز لە بەرنامەی پێشووترا باسمان لەوە کرد منە جیاوازەکان خۆمان لە ناو تەکسی گۆرانە ئەبێنینەوە. هونەرمەندەکانیش دەرکیان بەوە کردووە گۆرانی بێژان کە منە جیاوازەکانی خۆیان لە ناو تێکستی بۆ گۆرانی بووی خۆیان گۆرانە بدۆزنەوە. هەر سیرکە ئێمە وتمان یەک داهێنەر یەک ڕوخسا یەک ڕەهەندی نییە، ینی یەک گۆران یەک نالی یەک نازانم چی ئەوەمان نییە، بەڵکو ئەمانە ڕەهەندی جیاوازیان هەیە. ئەم ڕەهەندە جیاوازانە لە وێزگەی جیاوازی کولتوری و بێژووی ئێمەدا کەشف دەبن. باش نییە گۆران لە سەردەمی خۆیدا وەکو شاعیرێک دەرکەوت، هەر لە سەردەمی خۆیدا لە بواری بڵین شانۆدا گۆران دەرکەوت، لە بواری مۆسیق و ئاوازدا دەرکەوت. و من پێم وابێ ئێستا سەردەمیوە ئێمە لە ڕوانگەی فەلسەفیشەوە سەیری گۆران بکەین، مەسەن کە ئەڵین گۆرانی ژینگە پارێز، گۆرانی مەسەلەن داهێنەر، یا کە ئەڵین گۆران کێشەی هەیە لەگەڵ خەیاڵی خۆی بۆ ناخرێتەوە تەرجمە ناکرێتەوە ناو زمانی. باشە بۆ باز لەوەنەکە ئەمانە فرە ڕەهندی بە کەسایەتی گۆرانەدەن و هەر یەک لەمانە لە سەردەمێکدا ئەبوژێتەوە و کارایی خۆی بۆمان بەجێڵێ. باشە گۆرانی مرۆڤ بۆ باز لە گۆرانی مرۆڤ نەکەین، مەسەن لێرەوە سنوورەکان ئەبەزێنێ بۆ گەلانی دەوروبەر باز لەوانی ژەکانی هێشتا تەنها بە قەزیی کوردیوە ناوەسێ ئەگەر چی لەوانەیە لە ڕووی شعریەتەوە بڕێک لەو تێکستانە بنەمایان لاواز بێ، یعنی جۆرێک لە هاوڕێعزیز ئەگەر سادق بم لەگەڵت مادام تۆ ڕات کێشان بۆ ناو هەندێک قسم دەربارەی ژیانی گۆران کرد و ڕەبتم کردەوە بە ڕەقی کولتوری و ڕەفتاری ئێمەوە، ئەم شتەشت پێ ئەڵێم من ئەڵێم گۆران دوایەوەی کە ڕەنگ بێ خۆشی هەروای وتووە لە کۆتاییەکانی تەمەنیە ناومێت بووە لەو خەباتەی کە کردوێتی بۆ گەلانی ترۆوانە، چونکە کەس بە تەنگەلی کوردەوە نەهاتووە، کەس ئاخر بیرکردنەوە بۆ لە گەلی کورد حتا لە سەردەمەکانی ینی سەردەمی گۆران خۆی دوای گۆران خۆی شاعری عەرەبت هەیە شعری و قەسیدەی بۆ خەباتی نەتەوەی کورد نووسیوە، بەس کە دیوانەکەیان کۆ کردوێتە دوای ئەو شعران لێدا بردووە. ئازادی خواستترین بەرگری کارتی شاعری عەرەبت هەیە لە دیوانەکەیدا ئەو شعرەی بۆ کوردی نووسیوە چاپ نەکراوە. ئەمە پێت ئەڵێ چی؟ پێت ئەڵێ کە گۆران زوو دەرچی بەوە کرد کە ئەم بەوانی تر هەڵدان و خۆخستنە پەراوێز و ئەوانی تر بە برا گەورە و خۆخکردن بە برا بچووک گۆران لە ئاخریەکانی تەمەنیا من هەست ئەەکەم ئیتر ناومێت بێلەوە و هەست ئەەکەم گەڕانەوەیکی زۆر اینجا ئەو گۆرانەی کەپتی کردووە کە گۆرانی ڕەسەنی کووردە و بە تەبیعەتیش ئەم کووردە ڕقی لەوانی تر نییە و چونکە وتمان بنەما کولتوریەکەی بناوایکی زۆر کراوەیە لەسەر بناغەی ئەوی ترویستی و ژنپەرستی و ژینگە پارێزی و دامەزرا بێ بە مەفهومی بەم تێگەیش نەبێ لە پێشینەی کولتور و شارستانیەتی گۆراندا ڕق بەرامبەر ئەوی تر نییە، پێویستی بە ئەوی تر هەیە، ئەو ئەوی ترش تەنیا ڕەگەزی بەرامبەر یا ڕەگەزی دژ یا میلەتانی تر نین بەڵکو ئاژەڵ و حیوانات و ئەمەشە. گۆران هەست ئەەکەم لە کۆتاییەکانی تەمەنیدا دوای ناومێدی لە خەباتی ئایدۆلۆژی گەڕابێتەوە بۆ بڵین ڕەسەنی خۆی و ئیتر گوزارشی زیاتر لە خۆی وەک کوردێک کردبێ کە ئاوارەی ناو مێژووە وە گۆران بە نەوەیەک مەقاومە بەرامبەر بەم حاڵتاکە. ئەم هەموو پلیشانەوەی و ناڕەحەتکردنەوە ئەزیێدانەی گۆران هەستەکەی لە ڕووی سایکۆلۆژی وەگەر بیخوێنینەوە تەسیر بەسەر دەقەکانی گۆرانەوە بەجێ هێڵێ ئەو کاتێک کە دەمەکاتەوە ئەوێ بلاوێنێتەوە حوزنێکی قوڵ لای گۆرانێ هەستەکەی هیوا بەهانەیە
ئەگەر ڕۆک باوکە حەسرەتی دەکرد زەهرت بێت چێژایە زەمان گردی ئەمەلتی گەشت بەدەم باوە ببێژایە حتا لە شعرەکانی ترانە ئاخی لە سینەدا ئەخواتەوە پەنگ نەفرمێزێتوانێ بەڕێ ببێدەنگ هەستەکەی ئەو جۆرە لە کاریگەری وایە کردووە گۆرانێکی دڵناسک چوزانم ئانی جۆرێک لە حوزن لەنا ئەو تێکسانە هەیە بڵێ کە پۆنگ یا پەنگی خواردەوە بە درێژایی شکڵگیری شخصیەتی ئەم پیاوە یەکەم لە ژیانی منداڵیەوە تەبان ئێمە سەرچاوەیەکی باش لەسەر کەسایەتی گۆران لە ڕوانگەی سایکۆلۆژیەوە کتێبەکەی دکتۆر پرۆفیسۆر سامان هێزەدینە بەلای منەوە سەرچاوەیەکی زۆر جوانە و باش چۆتە ناو لایەنی بڵین دەروونزانیانەی گۆرانەوە بە هەڵێنجانی لە شێعرەکان و لە ژیانی تۆ لێت تێک نەچێ هاوڕێت ئەم پەنگ خواردنەوەیە مێژوویەکی هەیە لە ژیانی گۆران و لە ناوچەی گۆرانە ئاوارە بوونی و باوک مردنی و یعنی ئەو کۆمەڵە ئەزمونەی کە هەر لە مناڵێکی زۆر بەسەری دێ تا ئەگاتە ئەو مەرحەلەی کەیتر ئەو گۆرانەی کە ئەیناسین و ئەچێتە ناو حرەکەی چەپ و نازام چی ئەوانە و دوایی ناومێ دەبێت پەشێمان جێبێتەوە بەڵام ئەو یاخیبوونەی هەرتیا ئەمێنێ ئەم یاخیبوونە بەرەنجامی ئەو چەپاندنەیە بەڵام گۆران چەند یاخی ئەبێت چەند تووڕە ئەبێت چەند نامۆ ئەبێ بە کوردبوونی خۆی هەموو ئەمە بە شێوەیەکی ئێستاتیکیانە دەربڕێ واتە ئێستاتیکایەکی یاخیگەرانەی هەیە جوانی ناسیەکی یاخیگەرانەی هەیە و ئەمەش پەیوەندی بەو لە خۆ تێگەیشتنەوەیەتی کە وەک کوردێک لە خۆی هەیەتی لە دوو مەرحەلە گۆران تعبیری بڵین لە مەرحەلەی ژیانی ئایدۆلۆجیە وەک ئەوەی من ئەیبینم گۆران بەس خەریکی کەپتکردنی ئیحساس و لە خۆ تێگەیشتنی خۆیەتی وەک کوردێک حتا ئەچێتە ناو باڕ و مەیخانە و مەلهایەکەوە بەڵام وەک کوردێک بیرەکاتەوە باش ئەی چەپێنێ گۆران لەو شاعیرانە نەبووە لەزەتی ئانی لە ژیانی خۆی وەربگرێ خەیامیانە بیری نەکردوێتەوە کە هەموو شتێک ئەم هەنووکە و ئێستایە گۆران لە هەموو شوێنێ گورزێکی لە تەپڵی سەری خۆی یاوکە ئەو کوردێکە و ژیانی ئەو ڕاپێچە لە ناو لولی خواردووە لە ناو ژیانی گشتی میلەتەکەی خۆیدا فترێک لە عمری خۆی ئەمە زۆر ئەچەپێنێ بەڵام ڕنگدانەوەی لە ناخوداگای شعری ئەو دوو لە زمانی ئەودا هەیە شاکاری ئەم جۆرە شێرانە ئەوانە تۆ ئاماژت پێکردن بەڵام ئەو شێعرەشە شەوێک لە مەیخانەدا سەیری کە بزانێت چی لێ هەڵەنجی بۆ ئەم قسەی من لایەنێکی تری گۆرانەوەیە لە کۆتایی تەمەنیا کە ناومێ دەبێ و ئیتر بێئومێ دەبێت لە ژیانی خۆشی گەڕانەوەیەتی بۆ ئەم ڕەسەنایەتی خۆی ئەوەی کە کەپتی کردووە ئەوەی کە لەژێر زەبری ئایدۆلۆژیادا ڕێگەی نەداوە خۆی بێ ئازادیەکە و ئەم بەرهەمە داهێنەرانەی بۆ ئێمە خستونەتەوە کە زوو ئەبن بە گۆرانی زوو ئەبن بە یعنی بانگەوازێکی زۆر گەورە لە دنیای خۆرهەڵاتی ناویندا و ئەتوانم بڵێم گۆران لەمەی ئەخیرا زۆر شاعیرترە زۆر داهێنەرترە زۆری ڕازگۆترە وەک لە گۆرانی شعری ئایدۆلۆژی و مناسب ئوستاس ئێمە باسمان لە قۆناغی گۆران کرد کە بۆ جۆرە کوردەواری مامەڵەی لەگەڵا کردووە قۆناغی دوای مەرگی گۆران باشە قۆناغی دوای مەرگی گۆران چی تا ئێستش لەگەڵیەتی هاوڕێزیز تا ئێستش خەڵق هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو شتانەی لە 40-50کانە بەرامبەر شخصیەتی گۆران ودراوە و لە مێشکیانە هەر ماوە و بە مقدەس سەیرەکەن بەڵام قەت گۆرانیان وانە ناسیوە کە گۆران بەرەنجامی ئەو کولتورە سەقەت و دواکەوتەی کوردەواری ئەمە بڵێم بە وردی مەسەن زانکۆکانی ئێمە بەشە کوردیەکان دەستگای معریفی ئێمە ئەکادیمیاکان لەبارەی دەقەکانی گۆرانەوە لەبارەی حتا مێژوو ژیانی گۆرانەوە لەبارەی دیوی ڕۆژنامەگەری گۆرانەوە ئێمە چیمان کردووە شتی زۆر شت ماوە لە ناو گۆرانە دەسی بۆ بەرین ینی مەجال هەیە ئەمە ئیشی کنە و پشکنین و گەڕان و جۆرێک لە زەنگەن هارەوانە بکەین بگەین بە یەک دنیان نەوتراویتر لە ناو گۆرانە هەیە چ لە ڕووی شعرەکانەوە چ ڕووی دۆخە ڕۆژنامەگەریەکە چ ڕووی حتا ئەوەی پێوتێت تاریخی ئەدەبیات مێژووی ئەدەبی گۆرانە وەک شەخص بەڵێ هاوڕێ عەزیز ئێمە تا ئێستا یعنی سیرکە ئەو دنیای ئەکادیمیە لەگەڵ هەموو ڕێزێکم بۆ خۆشم کەسێکی ئەکادیمیم بەڵام ئەو چوارچێوە ئەکادیمیە چوارچێوەیەکیش بۆ ئازادی هزرین لە گۆران یا هەر داهێنەرێکی تر دائەنێ تۆ ئەبێ پابەندبی بەم چوارچێوەیە چوارچێوەکان مادام سنوور بۆ ئازادی هزرین دائەنێن
بە ناوی زانست و ئەکادیمی بوونەوە هاوڕێ عەزیز کەواتە تۆ قەت ناگەی بە گۆران ئەکادیمیاکانی ئێمە لە ڕێی من ناڵێم هەمویان دراسی زۆر ڕێکوپێکیشمان هەیە بەڵام دراسی ئەکادیمی لەسەر گۆران چونکە ئازادی هزرین فڕێداتە دەرەوە و توێژەر قەی دەکا بە کۆمەڵێ بنەماوە کە پەیوەندیان بە شێعری گۆرانەوە نییە بەڵکو بۆ بەزڕاگرتنی توێژینەوەی ئەکادیمی ئەبێت تۆ ڕەچاوی ئەو شتانە بکەی لە دوکتۆراکەت یا ماستەرەکەت کەواتە گۆران تاخیرەکەی لە ناسینا یعنی ئێمە بەردەوام لە ڕێ ئەو دراسانە و گۆرانمان لە ناسین فڕێداوەتە دەرەوە و ئەو قاڵبەی ئەکادیمیا دایناوە کە تۆ پێویستە دوکتۆراکەت یا ماستەرەکەی لەسەر خوێنی ئەوە براوەتە پێشەوە بەڵام گۆران خۆی وەکو ئەساسی کارەکە ئەوەندە گرنگ نەبووە بۆیە هێشتا ئێمە بەریانێکی زۆر فراوانمان لە بەردەستایە بۆی دراسی ئەم شاعیرە کوردانی خۆمان بکەین من وەک شاعیر سەیریان ناکەم هاوڕێ عەزیز وەک داهێنەر سەیریانەکەم کە خاوەنی هزرینی خۆیانن چونکە بۆ من ئەمانە سەرچاوەی هزرین و فەلسەفە و ئەندێشەی کوردبوونن وەک شاعیر ئەوە دراسە کراون بەڵێ کێش و قافیە و یاخی بۆ یاخی نەبووە بەخوا من نەلەی ئەزانم و نەئەشتم بەوش وەک دواپرسیار بۆم گرنگە لەسەر ئەو حتا شتێک وەگەوەی جۆرێک لە ئازادی داوە بە خۆت و حتا بە گۆرانیش لە کۆتایی کتێبەکەیە هەندێک لە وێنەکانی گۆران ئەبینینەوە بە هێڵکاری تازەدا ڕێژاونەتەوە ئەمەش ئەکەوێتە ناو چوارچەوەی ئەو ئازادیەوە کە بە خۆت و بە گۆرانی یاوە دیسان ئەتەوێت دەلاقێکی ترمان بۆ بکەیتەوە لەوەیە کە ئێمە گۆران بە جیاواز ببینەوە مەسەن ڕسمەکەی خۆیەتی هەڵکارەکەی پشتەوەی ڕۆژنامەی ژیانە یان مەسەلەن چوزانم دەستکاریکردنێکی باگراوندەکەی کە هەر یەک ڕاستسەیریەکەم من گۆرانێکی جیاوازە بێنم ویسوتەوە بکەی لەو ڕێگەیەشەوە ئەگەر لەسەرەوە هەنێ قسم بۆ هاوڕێ عەزیز پرۆژەیەکی من و هونەرمەندی گەورە دکتۆر ڕێبوار سەعید بوو کە من خەریکی گۆران بووم وتم ڕەنگ بێ زۆر کارێکی باش بکەین ئەو چەپێنراوەی ناو کەسایەتی گۆران لە ڕێز زمانی هونەرەوە دەرببڕیم زای ئەم کەسایەتیە هەڵگری چەند ئەوە نییە چ دنیایشی تایبەت بەخۆیەتی کە قەت نایەتە زمان نە لە شیعرا باسی کراوە نە لە توێژینەوە ئەتوانین پێی پێبەرین بەڵکو هونەرمەندێکی بتوانێت زمانێکی ترمان بۆ ڕایەڵکا بۆ ناو دنیای گۆران و ئەویش لە ینی لە خلالی پۆرترێتەکان و نیگای گۆران و یعنی بڵین هزرینی گۆران چکە بەس بەشی بڵین سەرەوەمان وەرگرتووە کە بەشی ئەتوانن لە ڕووی ڕەمزیەوە دەلالەتە لە بۆچوون و تێگەیشتن و بینینی گۆران بۆ دنیا و لەوێ گۆرانێکی ینی هیچ ناکۆک نییە لەگەڵ شعری گۆرانە چکە شعری گۆرانیش پڕپڕە لە ڕنگ پڕپڕە لە تەنەوە و هەمە ڕەنگی و هێڵ و وردەکاری و ئەم شتانە کەواتە ینی بینینی دەنگیانەی گۆران لەگەڵ بینینی ڕەنگیانەی گۆران ئەتوان بڵم تەواوکردن لەگەڵ بینینی نووسراویانەی گۆران کە لە دەقەکانتی بەڵام هەموو ئەمانە بینینی داهێنەران خزمەت بە بینی داهێنەرانەی گۆرانەکەن وەک داهێنەرێک کە ئەو جیرۆدە بووە بەدەست زمانەوە جیرۆدە بووە بەدەست خەیاڵ و هزرینی خۆیەوە شاعیرێک بووە خۆی نەداوە بەدەست چوارچێوەی ڕێزمان و ئەمانەوە بەڵکو ڕێزمانی شعری ئێمەی زۆر فراوان کردووە و هەر ئەوەش ڕازی مانەوەی گۆران و نمونونەکانی وە گۆران دەستان خۆش بێ کارێکی جیاواز و تایبەتە و هەر هەمیشە واکە جگە لەو خوێندنەوەی سەرمان ڕابکێشە بۆ چەندین خوێندنەوەی تری جیاواز کاتێکی زۆر بەچێژ و زۆر بەسوودیشم لەگەڵ بەرنامەکە بەردەسەر بە هیوان بتوانینەوە بگوێزینەوە بینەرانمان و سازگیان من شتێکی ئەوتۆم نەماوە بە نسبەت کاتی بەرنامەکەەوە ئەگەر بەڕێزە هەر شتێک سەبارەت بە بەرنامەکەیان سەبارەت بە گۆران هەر شتێکمە بێ وەک دواوتە من لە خزمەتە قوربانە من پێم خۆشە هەر کەس بێوێ لە بواری گۆران و ئەو شاعیر و کتێبانی من لەسەر شاعران نووسی و من دراسە بکە ئەفکاری دەدەمێ سەرچاوی دەدەمێ هەوڵ دەم ینی ئەو ڕێگایی کە خۆم گرتوومەتە بەری و ڕێگایشی ئەکادیمیانەیە خەڵقی تریش ینی بەردەوامی پێبەن چکە ئەتوانین زۆر شت بکەین و توێژینەوەی جیهانی و سەرچاوەی زمانانی تر بخەینە خزمەت تێگەیشتن لە خۆمان و
ڕەسەنیەتی داهێنان لە دنیای خۆمانە. من دووبارە و چەندبارە زۆر سپاس دەکەم و سازی خۆشەویست گەورەی دوان وەک هەمیشە کۆڵێک سپاس دەکەم. بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕێوارسی وێلی نووسەر تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرم وەک هەمیشە سپاس بۆ هاوکارانی ئازیزم بۆ ئەم دۆخی ئێستاش و بۆ ئەم دوو بەرنمەیەش زۆر سپاس بۆ مۆزەخانەی ئاغالە کەم ڕۆ ئێمە لەم فەزا تایبەتی ئەوانە ئەم بەرنامەمان تۆمار کرد تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.